کۆمەڵی خۆڵی زۆر ئەکرێ بەسەرمانە چیمان بۆ قیامەت ئامادە کردووە. هەر کاتێک ئەزانین لە دنیا ڕۆحەکەمان دەرئەچێ بەبێ ئەوەی خۆمان ئامادە کردبێ، هەر کاتێک ئەزانین لە ژیانێکی ترای، هەر کاتێک ئەزانین کۆمەڵە دەم و چاوێک ئەبینین مەلایکەیەک ئەبینین لە ژیانماندا چاومان تێیان نەکەوتووە، ئەو مەلایکانەمان نەبینیوە، ئەڕۆی ناو ژیان کە مردووە ئێستا زینوی بکەرەوە بڵێ مردن چۆنە، قیامەتی خۆت بدا. واللهی ئێمە تەحەمولی مارو دەپشت ناکەین. تخواوەرن بۆ مزگە براشینەکانم، واللهی خۆشتانم ئێوە هیچ ئیشێکم بە ئێوە نییە. تخواوەرن بۆ پرسیان لەو کەسە بکە کە مردووە، ئەو تا دەزانین مردن چۆنە. بۆی دەفەرمی ئەگەر بزانین مردن چۆنە، تعریفی ئەگەر لە مردن تێ بگەین مردن ببینی، واللهی سوێن بەخوا خەوت نامێنێت، خەوت دەفڕێ و نامێنێت. سوێن بەخوا ئەگەر بەڕاستی بزانی مردن چۆنە، عەقڵ لەدەست ئەدەی. ئەمەندە قورس و گرانە، لاتان شتێکی ئاسایی نەبێ، مردن بەڕاستی شتێکی قورس و گرانە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە سەرمەرگا دەیفەرموو لا إله إلا الله.